شای باڵۆکاردانی یان ئەگەر بە متاڵەکە و قوڵە و جێگەی ئەوەی تیانابێتەوە پێویستە بەشێکی ژەکەی بەڕۆکە لە خوارەوە کە بەڕوو عادەتی پێلۆ بەشەوە ڕۆ ڕێگەکەش و گەڵاکەشی هەر لێوە پێویستەکە. بەشداریم کردووە لە پرۆژەی زاگرۆسانە، پرۆژەیەکی گشتگیری 8 ساڵەیە. من ئەمە یەکەم جارە بەشداریەکەین باشووری کوردستان با بڵێن. بەشداریمان کردووە و من خۆم گروپ ینی لە گروپام بەڵام نەچوون بۆ ئەو بڵێن گەشتەکەی خۆمان هاتوون بۆ ئەم زاگرۆسانە لەبەرەوەی هەستم بە مەسئولێتی ئەوە کردووە کاتی ئێمە ئەچی شاخەوانم من کە ئەچینە شاخەکان و با بڵێن دەشت و دەر و سروشتی کوردستان زۆری فەرق کردووە، یعنی لە ڕووی گەرمیەوە لە ڕووی با بڵێن هەواکەی لە ڕووی با بڵێن دار و باروانە ینی هەمووی کەم بۆتەوە. ئەمە ئێستا کە هاتوون بۆ ئەمە هەر ینیوەنیە ئەگەر بتوانم بڵێن 50 چاڵمان ڕوانوە بەڕوو ئێمە ئەمڕۆ تیمێکی 3 کەسی لەو 50 ئەگەر 25شی بڕۆی باشە 20شی بڕۆی هەر باشە، ینی ترەها جێدەست دیارە بێ یان ها موریحە ینی دڵی خۆشە بێ بۆی کە تۆ شتەیەکی کردووە. زۆر جوانە ئەم کللتورە بە تایبەت ئێستا کە مناڵیان هێناوە زۆر فکرێکی باشە، ینی ئەبواە لە پرۆژەکە بانگوازیام کرێ ئەتوانن مناڵ بێنن. من خۆم ویستم با بڵێن خوشکەزاوشتمێ بیانێنم دوایی وتم ها مناڵە نەکە ینی شوێنەکە سەخت بێ دوور بێ ها هیلاک بێ و بێتاقەت بێ بەس کە بینیم هاتوون شتێکی جوانە زۆر باشە. ئەمە کللتورێکە فێریە بێ مناڵ ئەها چاو لە ئەم ئەکای تر دوای ئەوە ها چۆنەڵی شێوەیەکە لە هاندانیان زۆر باشە و کللتوری کۆنی کوردەواریشە ئەم بابەتی تێکەڵبوون و بەیەکەوە ئیشکردن و بەیەکەوە ژینگە پارێزی شتێکی زۆر جوانە. من ئەمڕۆک و کەسێکی خۆبەخش بەشداریم کردووە لەگەڵ ئەم گروپە بەڕێزەدا تایبەت بە ڕواندنی چاندنی بەڕوو لە قۆپی قەرەداغ کە کارێکی زۆر باشە و جوانە و پیرۆزە لە بەرەوەی ژینگە بەشێکی دانەبڕاوە لە هەر یەک لە تاکانی کۆمەڵگە ئەبێ هەمومان گرنگی بە ژینگە بین، چونکە ئەگەر ژینگەیەکی تەندروستە بێ مرۆڤی تەندروست بەرهەمێنێ، کەسی بیرکردنەوەیەکی تەندروست ئێتە ئاراوە بۆ کۆمەڵگە و کۆمەڵگەش دوچار ئارامە بێت و هەموو کەسی ئەتوانێ بە مرتاحی بژی. ئەم گروپەش کە من لەگەڵیان نابووم بەڕاستی تەسەورم ناکرد کە ئەو نەڕێخستنێکی جوان ئاوا ئەم هەموو گەنجە ئەم هەموو کەسی بەتەمەن ژن بۆ شتێکی زۆر جوان بۆ هیوای سەرکەوتن و بەردەوامبوونیا بۆ خواست. حەڤدانە باوکم چاڵەکەی بۆ کردن خۆم خۆڵەکەم لێ زەرێنە. ینی من خۆم دۆستی ژینگەم زۆرم حەزە ژینگە پارێزیە، داواشەکەم هەموو گەنجێک و هەموو مناڵێک و پیرێک زیاتر ینی هەوڵ بابەوەی کە ژینگە بپارێزی ئاگاداری ژینگە بێ. ژینگە وەکو ینی هەناسەی هەمومانە. ئێمە تەمەنێکمان بەڕێ کردووە ژینگەیەک جار وا پیس نەبوو خەڵک زۆر ئێتیمامی بەدار و درەخت و بە ژینگە و بە هەموو شتێک ئەیە، بەڵام ئێستا بەڕاستی زۆر ئێتیمامی پێنادرێ جێی داخاوە. حەزمانە کرد ینی هەمومان هەر تایکێکمان ینی گەورە گەنج پیر هەمووی وا بیری بکردایەتەوانێت لە شوێنی خۆیەوە هەر کەسە دارێکی بڕوانایە و داوا لە هەموو مناڵ و گەنج و پیرەکەم بەڕاستی ژینگەی کوردستان پارێزن، دارن مەبڕنەوە، دارن مەسووتێنن و پلاستیک زۆر بەکارمەهێنن. ئەگەر ئەتوانن مەسەرەن تورەکە شتی شوشە قاپی کە فافۆن ببرێتە دەرەوانە لە جاتی ئەم هەموو سفرە و نایلۆنە کە ئەیهێنن لەم دەست و دەریا فڕێن زۆرم تەئسیرم بڕوا بکە بەیانێن دەرئەچ من بۆ پیادەڕەوی کە ئەیبینم لەو سەرجادانەها ڕۆژی جومعان خەڵک لە سەیرانە ئەومی بەجێ هێشتۆ لەو سەرجادە و بندار و شتە تەواو خەفەتی پێ خۆم و پێی دڵگرانە بم. بەشداریم کردووە لە هەڵمەتی چاندنی بەڕوو. هەڵمەتەکە بۆ ئەوەیە سروشتێکی جوانترمان هەبێ، سروشتێکی سەوزترمان هەبێ، ژینگە بپارێزین. ینی هەڵمەتەکەیان زۆر جوانە بەڕاستیم زۆر خۆشحاڵم کە بەشداریم کردو لەگەڵیانە. دیدگای من بۆ ئەم هەڵمەتە چییە؟ ئەمڕۆ من هاتووم بەڕوویەکەم چاندووە باشە لە شوێنێکە چاندومە بیر لەوە کەمەوە 15 بۆ 20 ساڵی کەم ینی ئەوە بەڕووە بەدار ئەبینم.
ئەوە جوانترین شتێکە من بتوانم پێشکەشی کەم بە جیلی دوای خۆم لەبەر ئەوە زۆر خۆشحاڵم کە بەشداریم هەڵمەتەم کردەوە هیوادارم زۆر زیاتر و زیاتریش ببێت. بس خليش خانيك وزيادة